بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. سرتال خوای پروردگار دەپاڕێمەوە کە عاقبەت خێرمان بکاتن و داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکاتن، و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ڕۆژووی مانجی ڕەمەزانی لە هەموو لایەکمان قبول کرده بێتن، تاعەت و عیبادەتی لێ قبول کرده بین، و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە بەهەشتی پان و بەرین کۆمان کاتەوە. برایانی بەڕێز و خۆشەویست، مامۆستایانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای گەورە بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. لە فەتح الباری یەکێک لە فەرمودەکان کە وعدمان داوە لەو کاتانەی کە ئەمن لە خزمەتتاندا دەبم، فەرمودەیەک هەڵبژێرین و بچینە خزمەتی، بەڵام نایین فەرمودەکە بخوێنینەوە و وەکو بڵێ شەرحێکی مبەسەتی بکەین. دێین چ شتێک لەو فەرمودەی پێغەمبەری خوا وەردەگیرێ عەلەیهی سەڵات وسەلام و چی لێ فێر دەبین. ئەوە زیاتر لای من مەبەست بوو. بەڕاستی فەرمودەی ئەم شەومان دەچینە خزمەت ئەو فەرمودەی کە باسی ئیسرا و میعراجی پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام. ئیسرا و میعراج هەمووتان بیستوتانە، بە تایبەتی هەموو ساڵێ دووبارە دەبێتەوە. بە تایبەتیش مامۆستایان زۆر تەرکیز لەسەر ئەتوانم بڵێم جانبێک دەکەن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە بەهەشت چێ بینی و لە دۆزەخ چێ بینی و ئەوانەی کە تەعزیب دەدران و ئەوانەی کە عەزاب دەدران و ئەو سنفانە من بەو لایەدا ناچم. پێم خۆشە تەرکیز لەسەر چەند خاڵێکی گرنگ بکەمەوە لە ئیسرا و میعراج. داری ئیسرا و میعراج سەفەرێکی ئەتوانم بڵێم دووبارە نەبووەیە لە دنیا، کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆ عەبدێکی خۆی ڕێکی خستووە بۆ محەممەد الموستەفا عەلەیهی سەڵات وسەلام، بۆ کەسی دیکە ئەو سەفەرە نابێتەوە، چونکە ئەو سەفەرە هەموو ئاسمانەکانی بڕین هەتا ئاخر شوێن کە جوبریل عەلەیهی سەڵات وسەلام نەیتوانوە بگاتە وێندەر. حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ گوێم لە دەنجی قەڵەمەکان دەبوو کە دەیان نووسی، هەتا وێندەرێ ڕۆیشتووە. و سەفەری ئیسرا و میعراجی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ڕوح و بەلاشەی بووە. ئەو جابرایانی بەڕێزم، گەورەترین عەمەلیات لە مێژووی بەشەریەت کە تۆ پێش نەکەوت بووە لە سەردەمی پێغەمبەری خوا کراوە عەلەیهی سەڵات وسەلام، و بۆ پێغەمبەری خوش کراوە. پێشەوەی کە بیبن بۆ سەفەری ئیسرا و میعراج، جوبریل عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ میکائیلە عەمەلیەی شەقی سەدری بۆ دەکەن، ئەلێرەی ڕاشەق دەکەن هەتاوەکو سەر ناوچی دڵی پێغەمبەری خوا دەردێنن عەلەیهی سەڵات وسەلام لە ناو تەشتێکی زێردا دەیشۆنەوە، شەقی دەکەن، پڕ و پڕ لە ئیمانی دەکەن، بۆ چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کۆمەڵە شتێک پیشانی پێغەمبەر دەدا عەلەیهی سەڵات وسەلام، بەو دڵە ئینسانی و بەشەریە زەعیفەی کە خوای گەورە بێ ئێمەی داوە تەحەمولی بینینی ئەو شتانە ناکات. دەبێ ئەو دڵە پڕ بێ لە ئیمان و لە نور و لە یەقین و لە بیر و باوەڕ. ئەو جا خۆشەویستانی خۆم، سەفەری ئیسرا و میعراج خۆی سەفەری ئیسرا بە قورئان ثابت بووە. خوای گەورە لە سوورەتی ئیسرا باسی دەکات: سبحان الذي أسرى بعبده ليلا. لە شەو لە مەکە بردی بۆ چێن دەرێ لە بۆ فەڵەستین. ناچین لەوێن دەرێت چی کردو بە تەفاسیلی، مهم سەفەرەکە بە شەو لە مەکە لە بۆ فەڵەستین خوای پەروەردگار بە قورئان ئیسپاتی کردو. هەر کەسێک ئینکاری بکە پێی کافر دەبێت، هەر کەسێک ئینکاری بکە پێی کافر دەبێتن. سەفەری میعراج واتە بەرزبوونەوە بۆ ئاسمانەکان و بۆ گەیشتن بە سیدرەت المونتەها بە فەرمودە سەحیحەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ثابت بووە. ئەو جا خۆشەویستانی خۆم، تەماشە دەکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو سەفەرەدا کۆمەڵە پێغەمبەرێک دەبینی کە ڕاستەوخۆ مربوطە بە ژیانی ئێمەوە. دەبێ فکری لێ بکەین و بۆ خوای گەورە لە نێوان ئەو هەموو پێغەمبەرە 124,000 پێغەمبەر عەلەیهیمو سەڵات وەسەلام 8 پێغەمبەری نیشان داون، 8 پێغەمبەری بینیون.
لەو هەشت پێغەمبەرانە چونکە لە یەکێک لە ئاسمانەکان یەحیا و زەکەریا هەردووچیان پێکەوە بوون، دەنا لە هەموو ئاسمانەکانی دیکە بە خزمەت پێغەمبەرێک گەیوە. خۆشەویستانی خۆم، ئادەمی لە ئاسمانی یەکەم بینیوە، عیسای لە ئاسمانی دووەم بینیوە، یوسفی عەلەیهی سەلام لە ئاسمانی سێم بینیوە. ئەو سێ پێغەمبەرانە عەلەیهیمو السەڵات وەسەلام چ ڕەبتێکیان بە ژیانی من و تۆوە هەیە؟ ڕەبتی زۆریان پێوەیە. ئێمەی موسڵمان ئەگەر خوای گەورە بە قسمەتمان بکا بچینە بەهەشت، لە مەسەلەی بەژن و باڵادا وەکو ئادەم دەبین عەلەیهی سەلام. خوای گەورە ئادەمی پیشانداوە، پێی فەرمووای محەممەد عەلەیهی سەلام باوکتە، باوکی بەشەریەتیشە و ئوممەتەکەشت ئەوانەی کە دەچنە بەهەشت کە دێنە بەهەشت لەسەر بەژن و باڵای ئادەم دەبن تەماشای کە چۆنە. ئەوەی یەکی. ئەو جا عیسا عەلەیهی سەڵات وسەلام لە هەڕەتی گەنجێتی لە تەمەنی 33 ساڵیدا ئەی محەممەد الموستەفا عەلەیهی سەڵات وسەلام ئوممەتەکەت لە تەمەنی 33 ساڵیدا دەچنە بەهەشت. ئەو تەمەنە جوان و ڕێک و پێکەیە کە دەیبینی کە ئەوە عیسایە عەلەیهی سەلام. و یوسف عەلەیهی سەلام کە پیشانی دەداتن دەفەرمێتن ئەوەش یوسفە کە ئەو هەموو جوانیەی پێدراوە، ئەوانەی کە دەچنە بەهەشت لەسەر جوانی یوسف دەچنە بەهەشت. یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار بە عەمەلی پیشانی داوە ئوممەتەکەی چەند باڵا بەرز دەبن، تەمەنیان چەند دەبێت، چەند جوان و ڕێک و پێک دەبن کە دەچنە بەهەشت. شتێک کە وەسف بکرێ لەگەڵ شتێک کە بیبینی زۆری فەرقە. ئەو جا خۆشەویستانی خۆم، بینینی موسا عەلەیهی سەڵات وسەلام بۆ خوای پەروەردگار لە ئاسمانی حەوتەم یان لە ئاسمانی شەشەم موسای پیشانداوە عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوەی پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام دوایین پێغەمبەرە و گەورەترین مەعانات و ئەتوانم بڵێم سەر ئێشە و ململانەی لەگەڵ قەومەکەی خۆی بۆ دروست دەبێ، لە ناو هەموو پێغەمبەرانیش عەلەیهیمو السەڵات وسەلام موسا گەورەترین مەعاناتی بینیوە بەدەستی بەنی ئیسرائیلیەوە. بۆی کە مباشرەتەن موسا عەلەیهی سەڵات وسەلام هەندێک تەوجیهی ڕاستەوخۆ شەفەوی لە موسا ببیسێ عەلەیهی سەڵات وسەلام کە خەڵکەکە چۆنی ئەزیەت دەدەن و چۆنی ناڕەحەت دەکەن و خەڵک تەحەمولی وەرگرتنی عیبادەت و خواپەرستیەکانیان چۆنە. لەبەرەوە ئەتوانم بڵێم ئیستیفادەی زۆری لە چێ کرد؟ لە موسا کرد عەلەیهی سەلام. دەنا پێغەمبەری ئێمە عەلەیهی سەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ ڕازی ببوو بە 50 نوێژەکەی. خوای پەروەردگار کە 50 نوێژی لەسەر ئوممەتەکەی و لەسەر خۆی ئوممەتەکەی فەرز کرد، سەمیعنا وەطەعنا و گەڕایەوە و کۆتایی پێهات. هات موسا فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام یا خۆ بەخێر بیتەوە، خوای پەروەردگار چی لەسەر فەرز کردووی؟ فەرمووی 50 نوێژ. کاکە بگەڕێەوە، بەخوا ئەوەی کە من بینیمە لەگەڵ بەنی ئیسرائیل و ئەو هەموو مەعانات و ئوممەتەکەیت و تەحەمولی ئەویان مهم جێڕایەوە چەند جار تا کردێ 5 نوێژ. لە 5 نوێژەکەش موسا عەلەیهی سەڵات وسەلام هێشتا تەسلیم نابێتن، هەر دەڵێ ئەی محەممەد عەلەیهی سەڵام بگەڕێەوە، هێشتا داوای تەخفیف بکە ئوممەتەکەت ئەو هەموو نوێژیان پێ ناکرێن لە شەو ڕۆژێکدا. ئەلیرانەش تەماشا دەکەین پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وسەلام هاوکاری یەکترن و دەستبارگرن لە بۆ یەک دیکە. ئەو جا خۆشەویستانی خۆم، تەماشا دەکەین خاڵێکی زۆر گرنگ لە شێوازی سەلامکردنی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وسەلام لە پێغەمبەری ئێمە. چیان بۆ بەکارهێناوە؟ هەموو پێغەمبەران لە ئادەم عەلەیهی سەڵات وسەلام هەتا ئیبراهیم، ئادەم و ئیبراهیم بە کوڕی خۆ بانگی دەکەن، بەڵام هەموو ئەوەی کە بە کوڕ بانگی دەکا، ئەوەی کە بە برا بانگی دەکا، هەمویان لەسەر یەک شێواز متفقن. مرحبا بالابن الصالح والنبي الصالح. ئادەم لەگەڵ ئیبراهیم یاخۆ بەخێر بێ ئەی کوڕی صالح، ئەی کوڕەکەی خۆمان کە صالحی و پێغەمبەرێکی صالح. ئەدی پێغەمبەرانی دیکە سەرجەم دەفەرمون چی؟ مرحبا بالأخ الصالح والنبي الصالح. پێم خۆشە لەو کەلیمەی صلاحە هەڵوەستەیەک بکەم. وشەی صالح برایانی بەڕێزم لە زمانی عەرەبیدا چۆن لێک دراوەتەوە؟ یەکەم دەفەرمون کەلیمەی صالح یعنی مستەقیم، یعنی ئەوەی کە وەکو بڵێ لەسەر ڕێگایەکی ڕاست و دروستە و لەسەر منهەجێکی دروستە و ئەو لاولا ناکاتن لەو منهەجەی کە گرتوویەتی، ئەو لاولا ناکاتن لەسەر ئەو منهەجەی کە گرتوویەتی. ئەو جا المؤدي لواجباته،
ئەوەی کە ئەو ئەرکانەی کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە خستوونیە سەر شانی جێبەجێیان دەکاتن وەکو خۆی. و دەفەرمون کەلیمەی ساڵح واتە خەلیق، واتە ئینسانێکی وەکو بڵێ ڕەوشت بەرز، ئینسانێکی با ئەخلاق و ڕەوشت بەرز، ئینسانێک کە هەموو فەضائیلی چاک و جوان تێیدا کۆبۆتەوە لە شەخسیەتی محەممەد المستەفا عەلەیهی السەڵات وەسسەلام. جەدیر واتە ئینسانێکە شایستەی هەموو ئەو شتە چاکانەیە کە خوای پەروەردگار بە قسمەتی کردوون. وەذوو ئەهلیە، وە خاوەنی وەکو بڵێ ئەو هەموو شتانەیە کە خوای پەروەردگار پێی بەخشیون هەم لە پێغەمبەرایەتی و هەم لە بەرزکردنەوەی لە بۆ سیدرەة المونتەها. کەواتە خۆشەویستانی خۆم، ئەگەر تەماشای کەلیمەی سەلاح بکەین یان ساڵح بکەین، لە قورئاندا پانتاییەکی زۆری پێدراوە، خوای پەروەردگار زۆر ئیهتیمامی پێداوە. لەبەرەوەی تەماشا دەکەین لە 136 کەلیمەی ساڵح دووبارە بۆتەوە لە قورئاندا، کە بەڕاستی ئیحالە بۆ ئێمە دەکاتن کە ئێمە کار و کردەوەکانمان سەلاحیان پێوە دیار بێتن و بۆ خوا سڵحاو بین. لەبەرەوەش تەماشەکەن برایانی بەڕێزم، لە سوورەتی کەهفدا خوای پەروەردگار ئیشارە بە چ دەکاتن؟ ئەو دوو گەنجەی کە خەزیێنەکەیان لە بن دیوارەکەی جا هەندێک دەڵێن باپیرەی حەوتەومیان پیاوێکی ساڵح بوو، نەک بابی خۆیان، وەکانە ئەبوهما ساڵحە، بەڵام ئەمەوەکو خۆی وەردەگرین باوکیان پیاوێکی ساڵح بوو، لەبەر چاچی بابەکەیان خوای گەورە وای کردو کە کەنزەکە و خەزێنەکەیان لێون نەبێت و بزر نەبێتن. کەواتە برایانی بەڕێزم، مەسەلەی ساڵح بوون و مەسەلەی بۆ خوا سڵحان بەڕاستی خاڵێکی جەوهەریە کە تەماشا دەکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام صیفەت و خەسڵەتی زۆر بوون، بەڵام ئەو خەسڵەتیان لە بۆ هەڵبژاردووە. ئەو جا خۆشەویستانی خۆم، تەماشا دەکەین خاڵێکە زۆر گرینگە، ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام دوایین ئومەتە، بەڵام زۆرترین ئەهلی بەهەشت پێک دینیتن. بابزانین ئەمنوتۆ لەوێن دەرەینیانەنا، هەوڵ دەین لەو سەفانە بین. لە فەرمودەیەکی صاحی پێغەمبەر داهاتوە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ سەفەکانی بەهەشت 120 سەفن، هەشتایان ئومەتی محەممەدە عەلەیهی سەڵات وسەلام، 80 سەف ئومەتی محەممەدە عەلەیهی سەڵات وسەلام. 40 سەفی دیکە هەموو پێغەمبەرانی دیکەن لەگەڵ ئومەتەکانیان. لەبەر ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە گەیشتە موسا عەلەیهی سەڵات وسەلام سەلامی لێ کرد، موسا عەلەیهی سەڵات وسەلام سەلامی لێ وەرگرتەوە، دەفەرمێ کاتێک کە سەلامی لێ وەرگرتەوە فەلەمما تەجاوەزەت بەکا، کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام تێپەڕی لێی دەڵێ موسا گریا عەلەیهی سەڵات وسەلام. جبریل لێی پرسی، فەرمووی بۆ دەگری ئەی موسا؟ فەرمووی وەڵڵاهی گەنجێک تازە هاتووە و خوای پەروەردگار کردوویەتی بە پێغەمبەر، دوایین پێغەمبەرە، ئومەتەکەی زۆرترن لە ئومەتی من کە دەچنە بەهەشت. ئەوە دەمگریێنیتن. ئەوەش بەڕاستی ئەو پەڕی دڵسۆزی پێغەمبەران بۆ عەلەیهیمو سەڵات وسەلام لە بۆ ئومەتەکەی خۆیان کە زۆر گرینگە. ئینسان پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام دڵسۆز بوون بۆ ئومەتەکەیان، حەریص بوون لەسەر ئومەتەکەیان کە ئومەتەکەیان ئیمان بێن و بچنە بەهەشت. ئاخر قسەشم برایانی بەڕێز و خۆشەویستم لەطیفەیەکی خۆشە، هەرچەندە حەدیثێکی سەحیحیشی لەسەردا هاتووە، ئەویش دەربارەی بوڕاقە. طبعاً بوڕاق ئێستا ئەگەر لەو سەردەمەی کە باس کرا خۆ خەڵکێکی زۆر باوەڕیان نەکرد، بەس ئەگەر عەقڵی ئینسان بگاتە ئەو دەرەجەیەی تەیارەیەک دروست کاتن، هەموو تەیارەکان نەتوانن سواری بن لەبەرەوەی سورعەتی ئەو تەیارەی. ئەها ئەمریکا ئاخر تەیارەی کە دروست کردووە، یعنی تەیارێک کە زۆر بلیمەت نەبێ ناتوانێت سواری بێ، ئەوەندە سەریع. بوڕاق پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کە وەسفی دەکا دەفەرمێ کە هەنگاوی دەهاویشت چاوی چەند تیژ بوو، هەنگاوی لێ یعنی چاوی ئێستا کە تەماشا دەکەیت چاوت چەند دەبینیتن، هەنگاوی ئەوەندە دەڕۆی. دەفەرمێ کە هینایان لغاوی پێوە بخۆ دەزانن لەغاو چێ گەنجی نام و ماشەڵڵا هەمووتان پرۆفیسۆرن لە ئەوەی فۆلکلۆری و کوردەواری خۆمان زۆربەیان نەزانن لەغاو ئەوەیە کە لە دەوی وڵاغدا دەندرێتن، ئاسنە بۆی کە زەبتیکەی یعنی بتوانێت تەحەکومی پێ بکەی، وەزینیش کرابوو. دەفەرمێ کاتێک کە هات
تۆزەوەی کابرای گوتی ئەو لاولای دەکرد دەڵێ بە زەحمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام تا سواری بوراقی وەکو بڵێ میلی نەدەدا بوراق. جبريل عليه الصلاة والسلام پێی فەرموو والله ما ركبك أحد من الخلق قط أكرم على الله منه. فەرمووی ئەی بوراق والله وتێ خوای گەورە خەڵقی کردووی لەوەی بەڕێزتر و بە حورمەتتر سواری پشتی تۆ نەبووە. دەفەرمێتن فأرفض عرقا، دەفەرمێ والله بوراق لە شەرمەزاری تک تک ئارەقەی پێدا هاتە خوارەوە. طبعا ئەوەش حەدیثێکە هێناویانەوە دەفەرمێتن ئیمامی تورمزی و ئیبن حیبان دەفەرمون حەدیثێکی صحیحە. لێرانەدا برایانی بەڕێز و خۆشەویستی خۆم پێم خۆش بوو ئەو چەند دەرسە لە سەفەری ئیسرا و میعراج کە بەشێکی پەیوەست بوو بە ئێمە بە ژیانی ئێمە کە خوا بە قسمەتمان بکا بچینە بەهەشت و بەشێکیش پەیوەست بوو بە گەورەی و بە خاوەن ڕێز و حورمەتی محەممەد المستەفا عەلەیهی السەڵات وەسەلام کە تاکە سەفەرێکە لە بۆ ئینسانێک خوای گەورە تەبارەک و تەعالا ڕێکی خستۆ دووبارە نابێتەوە. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا. وصلی اللهم علی محەممەد وعلى آله وصحبه وسلم.